بە درێژایی مێژووی تەمەنی گوندی دەنگەوەرەی گەرمیان تۆڕی کارەبای نیشتیمانی پێنەگەیشتووە. جەمیلا ژنێکی بە تەمەنی گوندەکەیە. بەهۆی نەبوونی کارەباوە بۆ ڕووناکردنەوەی ماڵەکەی سوود لە ڕووناکی چراوەردەگرێت و ساڵانێکی دوور و درێژیشە چاوەڕێی گەیشتنی کارەبایە بۆ گوندی دەنگەوەرە. بەڕێبەرایەتی گشتی کارەبای گەرمیان ماوەی مانگێکە سەرقاڵی جێبەجێکردنی گەیاندنی تۆڕی کارەبای نیشتیمانیە بۆ گوندی دەنگەوەرە و 4 گوندی تر. ئەم بڕیارەش دڵی جەمیلە و دانیشتوانی گوندەکەی خۆش کردووە. کارەبامان نییە، ژیانمان ناخۆشە، ئیسا کارەبامان تێ دڵمان خۆشە لەخوا. چەند ساڵە چاوەڕێهاتنی کارەبا؟ چەند ساڵە وەڵامە 6 ساڵە هەرێژین تێ و نایە و ئیسا شکوتر هاتیوتەوە. ئەوسا هەمە چەند ساڵە بەنزینە سێنین ئستا لە خواوە زیاوی. نەجات هەیە لە چرا؟ ئەرە وەڵا لە چراوت نەجاتمانوێ لە خواوە زیاوی. ئەرەی کارەباکەمان ئیش بکە بۆ. ئەم گوندەی ئەمە ساڵانێکی زۆرە کارەبای نەوە و دانیشتوانەکەشی تایسا ژیانیان لەبەر چرا بەڕێکردا. ئەوگەر ڕێش و بکەوێت لەم لێرە هەست ناکەی کە مرۆڤی تیاژ لەبەرەوە خەڵکەکەی لەبەر چرا ژیان بەڕێکەن و ئێستاش دەستخۆشی لە حکوومەتەکەین کە کارەباکەی بۆ هاوردی نیوادارین حکوومەت خزمەتی دانیشتوانی ئەم گوندانە بک لەبەرەوە ئەم گوندە خزمەتی شۆڕشی کردووە و بناغی شۆڕشیش لێرەوە دەستی پێ کردووە. بودجەی گەیاندنی کارەبای و گوندانە 560 ملیۆن دینارە و لە قۆناغی کۆتایی کارەکانیدایە و بە تەوابوونیشان ڕووناکی کارەبا دەگاتە ئەو گوندانە. لە سنووری ئیداری گەرمیان لە کۆی 43 گوند بەڕێوەبەرایەتی کشتی کارەبای گەرمیان لە ساڵی 2020 و 22 لەسەر بودجەی ئاسایی بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای کلار و بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای کفری بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای خانەخین و لەسەر داهاتی ڕێژێز 8% کارەبا توانیوێتی لە کۆی ئەو 43 گوندە کارەبای نیشتیمانی بگەێنن تا 18 گوندیان و لە ئێستا 25 گوند کارەبای نیشتیمانی نییە لە سنووری گەرمیان. لە ماوەی 2 ساڵدا لە کۆی 43 گوندی سنووری ئیدارەی گەرمیان کە تۆڕی کارەبای نیشتیمانیان نەبووە 20 گوندیان کارەبایان پێگەیشتووە و بڕیارە 23 گوندی تریش بە بڕی 3 ملیار و 560 ملیۆن دینار کارەبایان پێبگات. بەمەش هیچ گوندێک نامێنێت لە سنوورەکە کە تۆڕی کارەبای نیشتیمانی نەبێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.